بەڵێ ji بۆ زانیاریان زێدەتر لەسەر vê bûyerê بچینە cem nûçeganê me Makwan Kemal li Parîsa Fransa bi me re bele Makwan eger zanyariyên zêdetir li ser vê bûyerê bideye me. بەڵێ دیارە بەیانیەم وە کاتژمێردا لە ناوچەی ئیفێر لە نزیک شاری لیۆن بکوژێک هەڵی کوتایە سەر کارگەیەکی غاز لەو شارە و کە دیدیا لەو کارگەیەدا نزیکی 80 کەس کاری دەدا دەکرد دیدا یەک کەس کوژرا بە کوژایی دۆزرایەوە و چەند کەسێکی تریش بریندار بوون. دیارە بکوژەکە بە ئۆتۆمبیڵێک هێرشی کردوتە سەر کارگەکە و دروشمی جیهادی بە زمانی عەرەبی و لەسەر ئاڵای سپی و ڕەش دۆزراوەتەوە لە نزیک کارگەکە. دیارەم کارگەیە لە دوو بەش پێک دەکرێت بە شەقامێک جیا دەکرێتەوە بەشێکیان بۆ بەرهێمنانی گازە بەشەکەی بۆ پڕکردنیەتی دیارە ئەو هێرشکارەکانی زانیوە هیچی کردوتە سەر بەشی دووەمیان بەپێی کە ئەم زیانانەی کەوتوتە دیارە بەپێی لە کۆڵەڕان شاردان کە کەمێک پێش ئێستا باسییان کرد ئەگەر هێرشی بکردێتە سەر بەشی یەکەم دیارە زیانەکانی زۆر زۆر زیاتر دەبوو. و هەروەها هەر دوای ڕووداوەکە وەزیری ناوخۆی فەڕەنسا بنە کازنەف چوە شوێنی ڕووداوەکە و لەوێ ڕایگەیان کە تێیدا گومان لێکراوێکیان دەرزی کردووە بەڵام تا ئێستا لە کۆڵینەوەکان بەردەوام و هیچ ناسنامەیەکی گومان لێکراوەکەی ئاشکرا نەکردوە دیارە وتیشی بەرنەکەزنەف کە گومان لێکراوەکە هیچ لێدوانێکی نییە و هیچ قسەی نەکردووە بە هیچ شێوەیەک ناسنامەی خۆی ئاشکرا نەکردووە دیارە ناسنامەشی پێ نەبووە. هەردوایەوە دیارە ئێستا فرانسا هۆڵاند لە برۆکسلا بۆ کۆبنەوە لەگەڵ ئەنجلا مێرکل لەسەر دۆسی یۆنان دیارە هەر ئێستا فرانسا هۆڵاند کۆنگرێسی ڕۆژنەمەوانی بەسودێتە هێرشکردنەکەی پشتڕاست کردەوە وتی کە هێرش دیارە عادەتێکی تیرۆریستانە هەر ئێستاش دەگەڕێتەوە دیارە بڕێریە کە ئێستا بگەڕێتەوە پاری بۆ کۆبوونەوە لەگەڵ کابینەی حکوومەتەکەیت و دیێدا دوای ئەماش کەمێکی تر وەزیری ناوخۆ هەر لەو شوێنی ڕووداوەکە لە کۆنگرێکی ڕۆژنامەنووسە و دەرکاریەکان خەتەڕ و ڕاستیەکان فرانسا هۆڵاند وتی.